ڕوونکردنەوەیەک بە ڕای گشتی ڕابگەێنین هەروەکو هەموو لایەکتان ئاگادارن بەرواری 21/7 لە کاتژمێرسێ و 22 خولەک چەند زنجیرە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە نێو سروشتی ئیدارەی سەربەخۆی سۆران ڕوویدا دەست بەجێ تیمەکانی ئێمە دەرچوون بۆ شوێنی ڕوودا و دەرکەوتکەوە چەند ڕووداوێکی یەک لە دوای یەک لە سنووری قەزای ڕواندز تاوەکو بەرەو قەزای چۆمان لە ڕێگای هامڵتۆن ڕوویداوە دەرکەوت بۆ تیمەکانمان کەوا ڕووداوێکی یەک بە دوای یەک هۆکارە بۆ ئەوەی گومان بکەین لەوەی دەستی تاوانکاری لە پشت ئەم ڕووداوانەوە هەیە دەست بەجێ تیمەکانمان هەوڵیاندا بە شێوەیەکی ڕێکخراودا بەش بن بە سەرتەواوی شوێنەکان دەرکەوت کە زیاتر لە 8 ڕوودا و ئاگرکەوتنەوە دروست بووە دیارە تاوانباران هەوڵیان داوە بە شێوەیەکی زۆر خێرا لە کاتژمێرسی 22 خولەک لە خاڵی سەرەتا کە لە پێچەکانی قەزای ڕواندز دەستیان پێ کردووە بە ڕێگادا ڕۆیشتون تاوەکو پردی حافیز زیاتر لە 8 ئاگریان کردوتەوە بەمەشتی بەکانی ئێمە هەوڵ و ماندیبوونێکی زۆریاندا توانیان ڕێگری بکەن لە دروستبوونی کارەساتێکی ژینگەیی لە ناوچەکەدا دیارە لەم ڕووداوەدا ئێمە سەرەتا گومانمان کرد لەوەی ئەم ڕووداوانە دەستی داوانکاری تێدایە وە گومانەکانی ئێمە لە شوێنی خۆی بوون سەرەتا پەیوەندیمان بەلایەنە پەیوەنددارەکان وەکرد بەڕێز جەنابی بەڕێوەبەر پەیوەندی بە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و فەرمانگە ئەمنیەکانی ترەوە کرد داوای لێکردن لێکۆڵینەوەکانیان دەست پێ بکەن بۆ دەستگیرکردنی تاوانباران خۆشبەختانە سوپاسی بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران دەکەین کە لەگەڵ بەڕێوەبەراتی پۆلیسی ئاسایشی سۆران کە هەوڵ و ماندیبوونێکی زۆریاندا توانیان شەونخوونی بکەن و تاوانباران دەستگیر بکەن کە تیادا دەرکەوت دوو تاوانبار کە خەڵکی ناوچەکان خەڵکی قەزای ڕواندزن لە پشت ئەم تاوانەوە بوون